عزیزان سڵاو خۆشحاڵین لە بەرنامەیەکتری ڕاڤە بە دیدارتان شا دەبین. تەوەری بەرنامەکەمان دۆخی سیاسی و دیبلۆماسی کوردستانە لە ساڵی تازەیە و هاتنە پێشەوەی ئەو ئاڵوگۆڕانەی کە لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بە تایبەت عێراق و هەرێمی کوردستانە ڕوئە دەنوهەن. شرۆڤە و گفتوگویانەکەین بە میوانداری زۆر بەڕێز و خۆشەویست مامۆستا سیروان حەمە شەریف، پارێزەر و توێژەر لە ناوەندی چاوی کورد. مامۆستا سیروان خۆشحاڵین و بەخێربێت. سپاس بۆ جەنابەت. مامۆستا کۆتایی ساڵی 2010 هەرێمی کوردستان جۆرێک لە هەڵکشانەوەی بەخۆیەوە بینی دوای 16 ئۆکتۆبر و ئەو ڕووداوە نەخوازراوانەی بەسەر هەرێمی کوردستان نەهات کە زۆر جار گەیشتووە و ئاستەی کە بڵێن مەترسی لەسەر کیانی سیاسی هەرێمی کوردستان هەیە، بەڵام بە پێچەوانەی ئەو چاوەڕوانیانەوە ئیرادەی خەڵکی کوردستان و ئەو بەرگری باشەی کە کرا و پاشانیش هەوڵەکانی سەرۆکی حکوومەت سەرۆکی هەرێمی کوردستان قیادەی کوردی دووبار هەرێمی کوردستانی لەو داکشانە یان لەو جۆرە کەوتنە گەڕاندوتەوە بۆ مەحفەلی نێودەوڵەتی. پێم خۆشە جەنابتان وەکو چاودێرێکی سیاسی وەکو توێژەرێک لە ناوەندی چاوی کورد پێم خۆشە بزانم مامۆستا سیروان بۆ ئەم سەردەمە تازەیە بۆ ئەم قۆناغا چۆن نەڕوانێ و شیکردنەوەکانی چۆنە. بەناوی خۆی گەورە سپاس بە دەرفەتەکەی جەناب سڵاو ڕێز و خۆشەویستیم بۆ ئەو کەسی لە ماڵی خۆی لە جێگایەکەوە ئاگای بەرنامەکەی جەنابتەوە ئێمە بینە و گوێی لێمانە بێ. لە ڕاستیە من ینی باوەڕم وایە ژیانی هەرێمێک، ژیانی دەوڵەتێک، ژیانی هەر کیانێکی معنەوی وەک ژیانی تاکە کەس وایە. ژیانی تاکە کەسیش وەک هێڵکاری دڵ وایە. کاتێک ئێمە هێڵکاری دڵمانەکەین هەمووی بەرز و نزمیە. بەمانە گەر کاتێکم هێڵە بەڕاستی وەستا بوو بە ڕاستە هێڵێکیتەوە و کەسە مردووە. بۆیە زۆر ئاسایی هەرێمی کوردستان کاتێکە لە 16 ئۆکتۆبرای بینین هێڵەکەمان دابەزێتە خوارەوە، بەڵام ئەوەی کە چاوەڕوانە کرا لە ڕاستیە وەک ئاماژەت پێدا جەنابەت بە جوهدی سەرکردایەتی سیاسی کوردستان بە تایبەتی شخصی جەنابی سەرۆکی ئەنجومەنی وەزیران کاک نێچیروان بارزانی کە پیاوێکی دیبلۆماس سروشتی ئینسان و ئینسان هەر لە مناڵی و حەز بە خۆیەکە ئەوێت خۆی هەبێ، خۆی ڕقم بێ، خۆی تەنانەت کاتێک کە مناڵە ئەوێ خۆی لە خوشکوبراکانی لە پێشتر بێ لای دایک و باوکی، کاتێک کە گلەی لە خوشکوبراکانێکا بۆەوەی دایک و باوکی نازێکی زیاتر بدەن بم. ئەی بۆ ئینسان کە گەورە بێ بریکارنامەیەکە کاتەوە بۆ من و ئەڵێ سیروان حەمە شەریف تۆ وەکیلی من بە، تۆ محامی من بە. خۆتمۆحی ئینسان کاتێک کە گەورە بێت زیادی کردووە کەمی نەکردووە سەردەمی مناڵی، بەڵام ئەم ئینسانە کە گەورە بێ کامڵە بێگاتە قەناعەتێک کە زۆر ئیشەیە بەو ناکردی پێویستە محامیەکی هەبێ. کاتێک کە من و جەنابەت دەنگە دەین ئەو کەساکەین بە محامی خۆمان، محامیەکانی ئێمە هەمویان کۆبنەوە لە پەرلەمان متمانە بەخشن بە کەسێک ناوی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانە. ئەم سەرۆکی ئەنجومەنی وەزیرانە کورت و مختصر ئەبێ ئیشێک کە لە توانای منە نییە و خۆشبەختانە پەیوەندیەکان دروست بۆ دوای 16 ئۆکتۆبر لە ڕاستیە لەسەر ئاسی ناوخۆ ناوخۆی هەرێمی کوردستان مەبەستم حیزبە کوردستانیەکان بەداخەوە هەنێک هاو ئاوازی دەرەوە تەپڵی کۆتایی هاتن بە قەوارەی هەرێمی کوردستانیان لێدا. لەسەر ئاستی نێودەوڵ هەرێمایەتیە یعنی بە ئاشکرا ئێمە سنوورەکانمان لێداخرا، بە ئاشکرا هەڕەشەی زۆر تونمان لێکرا. لەسەر ئاسی نێودەوڵەتیشە تا ڕادەیەکی زۆر بەداخەوە وڵاتانی زلهێت، وڵاتانی خاوەن پێگە جێگە و پێگە و ڕێگە لە ڕاستیە وەک عەلە بەڵێ وەفی نەبوون، ینی خاوەن متمانە نەبوون بەو بەڵێنەی کە خۆیان دابوویان کە لە سەدەی 7ەوە باوەڕێن بە ڕیفراندۆم هەبوو، باوەڕێن بە ڕاپرسی هەبوو. ئێمە لە هەرێمی کوردستان ڕاپرسیەکمان کردبوو. بۆیە ناتوانم بڵێم لەسەر ئاسی ناوخۆ، لەسەر ئاسی هەرێمایەتی، لەسەر ئاسی نێودەوڵەتی ئێمە دۆستەکانمان وەک پێویست نەبوو، یان وەکڵی کێرفمان لە دابەزی نابوو. خۆشبەختانە بەجودی هەموو لایەک بەجودی سەرکردایەتی سیاسی کوردستان ئەو قۆناغەمان تێپەڕان، قۆناغی ئەومان تێپەڕان کە قووەتی عێراقی بە حەشدی شەعبی با بڵێن بێت ئاڵای عێراق لەسەر قەڵای هەولێر هەڵبکە، پایتەختەکەمان کۆتایی پێبێنێ، وەک محافظەیەک تەعاملمان لەگەڵ بکە. و بینیمان کاتێک کە سەرۆکی فەڕەنسا پێشوازی لە جەنابی سەرۆکی ئەنجومەن و جێگرەکەی کرد، دەرگا دیبلۆماسیەکان کراوە. توانم بڵێم ئەو سەهۆڵبەندانە دیبلۆماسیە تواوە بۆی ئێمە چوونە قۆناغێکی ترەوە و ئاساییە لە ڕاستیە ئەگەر دوای دەرفەت بدەیت، بەڵام تەنها ئەوەی لای من ئاساییە کە خوێندنەوەی ئێمەیە، خوێندنەوەی بەتایبەتی ینی عەفوم کە من ئەمەڵێم خوێندنەوەی ڕاگەیاندن کارەکانە بۆ ئەم دۆخەی، بۆ ئەم دۆخە و یان بۆ دۆخەکانی هەرێمی کوردستان. ینی زۆر جار ئەوترێت ئەو گلەیە ئەو تیرە ژەهراوێنە کە ئەندرێ بە سەرۆکی هەرێمی کوردستان و سەرۆکی ڕابردوو مەبەستم جەنابی کاک مەسعود بەرزانیە کە سەرۆکی هەرێمی کوردستان ساڵی پار بانگەشەی دەوڵەتیە کرد، بەڵام ئێستا بۆ بەغا ئەگەڕێتەوە. زۆر باشە. من لە بەرنامەیەکی تریش وتم ینی بۆ ئێمە ئەمانەوێت لە هەموو کۆمەلگای نێودەوڵەتی جیاواز بین. ئایا ئێمە پێمانەکرێت جیاواز بین؟ نا، تۆ ینی وەکەڵێ شتێکی پێڵێن تەکەیف لە زمانی عەرەبیە، خۆگونجاندن لەگەڵ ژینگەی دەوروبەرە. تەسەورەکەی ساڵی پار جەنابی محەممەد جەواد زەریف وەزیری دەرەوەی کۆماری ئیسلامی ئێران کە وڵاتێکی خاوەن جێگە و پێگەیە کە چەندین تەحەکوم بە پایتەختی ئەم سنوورانی ئێمەوەکە بە بەرچاوی ئێمە بەرچاوی کۆمەلگای نێودەوڵەتیەوە ساڵی پار ینی لە مناسبەتێکا وتبی کارە بارزانی دەرسیاست تەمام شد.
بەرزانی ئیشی نەما لە سیاسەتە کۆتایی بێهاتووە زۆر باشە ساڵی ئیم ساڵ کە 12 مانگ بەسەریاتی ئەپەڕێ هەر خۆی بە قاچەکانی خۆی لە تارانەوەیەت و چاوەڕوانی ئەوەی کە بارزانی پێشوازی لێ بکات ڕاگەیاندنکاری ئێرانی کە مەبەسم ئەم کەلیمە قسەیە ڕاگەیاندنکاری ئێرانی نایەن وەکەڵێ تیری ژەهرایی بە جەنابی وەزیری دەرەوە بنێن بڵێن تۆ چۆن ساڵی پارواتەوە تو ئیمساڵوە ئاڵێ ئەڕۆیتۆ بۆ لای نا بەعکسەوە ڕاگەیاندنی ئێران سیاسەتمەدارەکانی ئێران خاوەن عەقڵ و حیکمەتەکانی ئێران ئەزانن کە ئێران لە تەنگژەیەکی ئابووریایە لە تەنگژەیەکی سیاسیایە بۆیە دەستخۆشی دەستی مانوبوونی هەر یەکێک لە کارکتەرە سیاسیەکان ئەگوشن کە ئێران لەو مەخرەجە بەرێتە دەرەوە بۆیە محەممەد جەواد زەریف هاتنەکەی بۆ ئەوەیە کە ئێران لەو قەیرانە دەرکا زۆر باشە یعنی زۆر نمونەم لایە کاتێکە ئەردۆغان تایارەکەی رووسیا ئەخاتە خوارەوە رووسیا داوای مفاوەزاتی لێکەڵێ ئامادەنی بە هیچ شێوەیەک مفاوەزاتیش لەگەڵ بکەین ساڵێکی پێناچێ هەر بە قاچەکانی خۆی ئەگاتە مۆسکۆ و چاوەڕوانی شە ڤلادیمیر پۆتین تەوقەیەکی لەگەڵ بکە خۆڕاگەیاندن و خەڵکە سیاسیەکانی تورکیا ناڵێن ئەردۆغان تۆ بۆ ساڵی پارواتەوە تو ئیمساڵواڵی یعنی زۆر نمونەی ترمان لایە کاتێک کە سەرۆک ترامپ و کیم جون ئون سوکایەتیان بە یەکە کرد کاتێکیش کە لە کۆبوونەوەی لووتکەکەن بە یەکەوە ئەو ڕۆشنبیرەکانی ئەمریکانین سوکایەتی بە ترامپ بکەن یان سوکایەتی بە سەرۆکی کۆریا بکەن بڵێن بۆ لەگەڵ ترامپدا ئانیشی خۆتۆ دوو مانگ بەر لە ئیسە سوکایەتیدان بە یەکە کرد سوکایەتی شەخسی ئەوەی پیرێکی گەمژەیە ئەویش قەزەمێکی کورتە باڵایە بەڵام ئەمە سەیرێکی تەنها لای ئێمە هەیە ئێمە بە درێژایی مێژوو کێشەیەکمان هەیە لە ڕاستیە کێشەی نەبوونی دەوڵەتە کێشەی نەبوونی شوناسنامەیە هیچ جەنابەت هەر بڵێ میوانێکمان هەیە و ناوەمنێنی ناکرێت ئێمە گەورەترین کێشەی ئێمە ئەوەیە دەوڵەتمان نییە شوناسمان نییە زۆر باشە ئەوەی کە ئێمە شانەزی پێوە ئەەکەین بۆ نمونە ئەگەر ڕۆژنامەنووسێکی خۆمان ئەگەر ڕۆماننووسێکی خۆمان تەنانەت ئەو مناڵە کچە جوانەی کە لە ڕۆژهەڵاتی کوردستان کاتێکە لەسەر ئاسی بیرکاریە یەکەمی هەموو جیهان بووە کاتێکە خەڵاتەکرێ ئەوە من و توین دڵی خۆمان خۆشەکەین ئەڵێن مناڵێکی کورد یەکەمی جیهان بووە نا لە مەحفەلی نێودەوڵەتیاڵێ مناڵێکی ئێرانی یەکەم بووە کاتێکە یاریزانێکی ئێمە گۆڵێکی جوان تۆمارەکات یاریزانێکی عێراقی هەدیاکرێ نەکورد بۆیە ئێمە بۆ ئەم شوناسی خۆمانەگەڕین چۆن یعنی بە چ ڕێگایەک ئەم شوناسە بدۆزینەوە کە ئێمە کوردین ئێمە ئیمانمان بە فارس و تورک و عەرەبەیە هاوڕێن هاودراوسێمان پیاوێکە لە ناو ئێمە هەڵکەوت ناوی کاک مەسعود و مەسعود بەرزانی بوو ئێمە لە درێژایی مێژووە گلەی ئێمە لە سەرکردە سیاسیەکانی ئێمە ئەوە بووە بە ئیسەشی پێوە بێ سیاسیەکانمان ڕۆشنبیرەکانمان گلەیەکەین ئەڵێن سەرکردە سیاسیەکانی ئێمە بەداخەوە توانای وەکەڵێ سەراحەت و جەرئەتیان نەبووە نەیانتوانیوە بەر ئاشکرا بە دەوڵەتی عێراقی بڵێن بە کۆماری ئیسلامی ئێران بڵێن بە تورکیا بڵێن بە کۆمەلگای نێودەوڵەتی بڵێن ئێمە کوردین دەوڵەتمانەوێ زۆر باشە ئەمە گلەیەک و بەسەرشانی سیاسیەکانەوە کاتێک کە سەرکردایەتی سیاسی کورد بێئومێ دەبێ لە 70 ساڵ حکومڕانی شیعەکان لە کۆماری دەوڵەتی عێراقا کاتێکە لە دوای ساڵی 2023 دیسان بێئومێ دەبین هەتا 2014 تا 2017 لە چەندین قۆناغا ئەوان حسابی کەسی پلە دوومان بۆکەن وەک عەرەبەڵێ ئەینە المەفەر لە بڕۆی مەخرجێکی قانونی هەیە کەسێکی ڕاپەڕیوە ئەڵێ من کێ هاوکاری مەکا من ڕیفراندۆمەکەم ڕاپرسیەکەم دەی ئەم کارەی ئەم کەسە هەروەک ئەوەیە کە سەرۆک ترامپ کردوێتی بە وڵاتەکەی خۆی هەروەک ئەوەیە کە ئەردۆغانێکا بە وڵاتەکەی خۆی هەروەک ئەوەیە کە محەممەد جەواد زەریفێکا بە وڵاتەکەی خۆی بۆیە ئێمە کاتێککە ئەم پرۆسە سەر ناگرێ ینی پێویست نییە بین وەکەڵە تیری ژەهرایی بین بە سەرکردە سیاسیەکانی خۆمانەوە بەڵام من ئەو گلەیەم هەیە لە ڕاستیە کە لە تێکڕای ئەوانەی کە تیری ژەهراویێنێن بە هەدەفێکەوە کە خۆشیان نادان هەدەفەکان بۆ کوێڕوە مامۆستا دەست خۆش بێ مامۆستا لە بەری ناوخۆی و باستکردنەوەی کە زۆر جار تیر ڕەخنا بە شێوەیەکی ناشایستا گیرێتە بەر یعنی ئەم بابەتە بۆ خۆی ڕەنگە تەسەوەرەکەم هەر قابلیەوە بە توێژینەوەیەکشی لەسەر بکرێ و لە بۆ دوڕەهەندی جیاواز شۆ لێکۆڵینەوە لێ بکرێ یعنی شتێکی زۆر سیر بە تایبەتی لە زۆنی سەوز و نیلیا سەری هەڵاو ئەوەیە کە یعنی بە گوژ و هێزێکی گەورە بە پرسیینەتەوەی نیشتیمانیا کێشێت و کۆی کە پەلاماری سەرکردەیەک یا هێزێکی سیاسی بدرێت یعنی ئەگەر تەماشا بکەیت لێشاوێکی گەورە لە دەنگۆ لە پروپاگەندا لە قسەی هەڵبەسرا و هەواڵی هەڵبەسرا و بڵاوکرێتوانێ بۆ لێدانی قەزەی کوردی یعنی شتێک زۆر سەرنجڕاکێشەوە زۆر جێگەی داخێکی گەورەشە کە لە ڕووداوەکانی 16 ئۆکتۆبرە خەڵکانێکە بوون نوقڵانەی ئەویان لێ ئەیە کە هەولێرە گیرێت و قەزەی هەرێم کەوت و باشووری کوردستان ئەزمونەکەی کۆتایی هات یعنی بۆچی بەشێن لەم کەناڵانی ڕاگەیاندن بۆ بەشێن لەم باڵ و حیزبۆکانە کار بۆ ئەوکەن کە هەرێمی کوردستان لە جیاتیەوەی کە گەشە بکە پێش بکەوێ سەرکەوێ و هەژمونێکی زیاتری هەبێت لە عێراقا بەڵام ئەوان بپێچەوانەوە ینی وا بیرەکەنەوە وا کارەکەن وا پروپاگەندەکانیان بڵاوەکەنەوە کە هەرێم بەردەوام لە زۆعفایە لە شکستایە و پێخۆشحاڵیەکیش لە پەیام و لە قسە و لە گفتوگوکانیان هەیە بەڵێ وەڵاهی حافزی شیرازی بەندێکی هەیە ئەڵێ غەفلەتە حافز دەرین سەراوچە عەجەب نیست هەر کە بمەی خانە ڕفت بێخەبەر ئایت هەڵێ من پێم سیر نییە ئەو خەڵکە ئەوە
سەرخۆشە لەگەڵ ڕێزم چکە چۆتە مەیخانەوە بەڕاستی ئەوەی لەم هەرێمی کوردستانی ئەمە ڕۆدات یعنی احترامن مەیخانەیەکە چونکە تۆ کاتێک کە کەیسێکی نەتەوەیت هەیە ئەم کەیسی نەتەوەی ئەمە چەند جار لە ڕاگەیاندەکان و لە نووسین و لە رادیۆکان و باسمان لەوە کرد کە کێشەی دەوڵەت یان قەزیەی دەوڵەت مەلەفی دەوڵەت تایبەت نییە بە پیاوێکۆ ناوی کاک مەسعود بەرزانی بێ ئەمە مەلەفی نەتەوەیەکە بەر لە کاک مەسعود چەند کەسی تر هەوڵی بۆ دا بەڵام کێشەکە ئەوەیە یعنی ئێمە بۆ ئەوە دووبارە ئەکرێتەوە یعنی دووبارەکردنەوەی ئەم مەلەفە ئێمە چەندین داش دووبارە یەکەینەوە بۆ چونکە سروشتی ئینسان وایە وەکەڵێ هەر ناوی ئینسان لە نسیان واتوە لە بیرەچێتەوە باوەڕەکەی ئەو جوولەکانی کە لە تەنیشتی ئێمە باڕوا بڵین دەوڵەتیان دروست کرد 3000 ساڵ بانگەشەی ئەویان کرد 3000 ساڵ ئەخر ئەمە وەکەڵێ خەیاڵیە ڕقمێکی خەیاڵیە بانگەشەی ئەویانە کرد کە مناڵەکانی خۆیان لەسەر ئەوە پەروەردا کرد کە ئێمە بۆ زایۆ نەگەڕێنەوە زایۆن خاکی جوولەکەی داگیر کراوە پێویستە لەسەر ئەوە بگەڕێنەوە لە چواردەی ئەگەر هەڵانە بم چواردەی نیسانی هەموو ساڵێگەوان جژنێکیان هەیە ئەو کاتەیەکە موسا و خەڵکەکەیان لە میسر دەرکراوە ساڵانە یادی ئەم ڕۆژە ئەکەنەوە و کاتێکیش کە نانەخۆن ئەڵێن ئیمساڵیش بە دیلی بە ژێردەسەیی نانمان خواردووە ساڵێکی تر لە زایۆن ئەم نانەخۆی جوولەکە 3000 ساڵم پەیامیان لێداوە تا ئیرادەیەکیان لە خۆیان دروست کرد کە پێویستە دەوڵەتمان هەبێ کاتێک کە تۆ خۆت ئیرە ئەخر گەنجێک بە ئەبراهام لینکۆڵن ئەڵێ من بڕیارم داوە یاسا بخوێنم تۆ بڵێ سەرکەوتوو بم ئەڵێ لە 150 بڕیوە ئەڵێ هێشتا هیچم نەکردووە دەسم پێ نەکردو ئەڵێ لە 150 بڕیوە کێشە خۆتی تۆ خۆت کە بڕیارتدا نیوەی ئیشەکەت کۆتایی بێناوە ئێمە کێشە ئەوەی خۆمان بڕیارمان نەداوە کە دەوڵەتمان هەبێ کاتێک کە خۆمان بڕیارماندا دەوڵەتمان هەبێت دڵنیا بە 150 تێپەڕاندووە زۆر باشە ئەوەی کە جەنابەت باسیەکە ینی لە ڕاستیە خەڵکێک بەداخەوە خۆی بە ناوی دڵسۆزەوەدا ینی ئەڵێ چ جیاوازیە لە نێوان عێراق و هەولێرە چ جیاوازێک نێوان بەغدا و هەولێرە هەیە ێ باشە چ جیاوازێک لە نێوان بەرشەلۆنە و یان سکۆتلەندا و بەریتانیا هەیە بۆ هەرێمێک لە ئیسپانیا ئەوێ جیابێتەوە من یعنی ئالم مینبەری جەناب تۆ ئەڵێم تا تەسەورەکەم لە خەڵکی هەرێمی کوردستان ئەگەر لی بپرسی ڕنگ بێت لە 185 ئەگەر زیاتریش نەڵێم ئامادەیە جنسیەکەی خۆی بدا بە تەنها جنسیەکی ئەوروپی وەربگرێ جنسیەکی بەریتانی وەرگێ ێ باشە بۆ کەتەلۆنیەکان لە ئەوروپا جیابنەوە لە ئیسپانیا جیابنەوە وانی اسکۆتلندەکان بۆ یان لە بریتانیا جیابنەوە خۆ ئەوان مافی مرۆڤیان هەیە خۆ ئەوان ڤیزەی شنگڵیان هەیە خۆ ئەوان کێشەیان نییە بەڵام شوناسیان نییە ئەوان یانوێ شوناسی خۆیان بەدەست بێنن ئێمە کێشەی شوناسمان ئێمە بە دەروێ لە ئەوروپانین ئێمە لە ناو وڵاتانی عەرەبیین کە ئەو زنجیرە کوشتار و قەتڵ و ئامەی کە بە درێژایی مێژوو بەردەوامیشە ئیسەش بەردەوام هەر لێمانەکرێتەوە ئێمە ویستمانە لەمانە جیابینەوە لە کاتێکە حیزبێک گروپێک چەند حیزبێک تیارێک هەر بە ئاشکرایەت ئەڵێن نەخێر بۆ ڕیفراندۆم لە ئیستادا ئەی لەکەیە کاتێکە عێراق گەوتەوە تیمە و دەسەڵاتی خۆی کاتێکە عێراق قووەتی پیا کردەوە کاتێکە عێراق دۆستەکانی پیا کردەوە نەخێر بۆیە بڕیاری ڕیفراندۆم بڕیارێکی دروست بوو بڕیارێکی تەندروست بوو ئێمە پێویستە ئەوە بچێنین لای خۆمان کە دەوڵەتمان هەبێ پێویستە مناڵی خۆمان لەسەر ئەوە پەروەردەگەین هەتا دەوڵەتمان نەبێ ئێمە کۆیلین ئێمە ژێردەستین یعنی تۆ تەسەور کە کاک سەربەست لە چیرۆکی قورئانە من یعنی زۆر جار ئەم نمونە حەقە بیهێنمەوە چەند جار لە ئاینی ئیسلامە نوێژکردن نانراوە بە کۆڵەکەی دین ئەو کەسەی نوێژ نەکا ئیتروەکەوە کۆڵەکەی ڕووخاوە لە سەفەرای ئەو کەسە لە ماڵەوەی نەخۆشە پێویستە نوێژ بکە دەست نوێژی نیە تەیەموم بکە نەخۆشە لە پاڵەوە کەوتووە بە پێوە ناتوانێت بۆچێ بەدانیشتنەوە ناتوانێت بە ڕاکشانەوە ئەم نوێژەکە ئەو نەموهیمە کە کۆڵەکەی دینە لە یەک ئاەتە خوا باسی کردووە ها فەغسیلوا بأرجلكم وأيديكم إلى المرافق يعني برونە سەر ئاو دەست و چاوتان بشۆن و تەواو هەتا ئەوانەتان تا پاشنی پێتان زۆر باشە بەڵام سەیرەکەی چیرۆکی موسا و فیرعون 132 جار تەنها ئەم چیرۆکە باس کراوە یعنی باسی موسا کراوە 70 جار باسی فیرعون کراوە بۆ چونکە ئەمە وەرگرتنەوەی مافە چونکە موسا ئێوە مافێک کە فیرعون زەوتی کردووە لە دەستیان بسەنێتەوە بۆ بەنی ئیسرائیل بۆیە ینی ئاسان نییە تۆ بڵێ وەڵام من دەوڵەتێک دروست ئەکەم و بە هەفتەیەک بە مانگێک بە ساڵێک بە 10 ساڵ هەروەشتێکی ئاسان نییە بەڵام تۆ پێویستە ئەم تۆ بچێنی لای مناڵ کاتێک کە حیزبێک گروپێک وەک عەرزم کردی بەداخەوە زۆنێک لەم هەرێمەی ئێمە بانگەشەی ئەوەکەن کە وەڵای ئێمە هیچ دەوڵەتمان ناوێ ئەوە لەگەڵ ڕێز و حورمەتم لە شوناسی نەتەوە تێنەگەشتون لە نەتەوە تێنەگەشتون لە مهامی خۆی تێنەگەشتووە کە حیزبێکی سیاسیە ێ باش ئێمە ئەگەر دەوڵەتمان ناوێ بە درێژایی مێژوو بۆ خەباتمان کردووە خەباتی کوردایەتیانی تۆ نیشانی پرسیارەکەی سەر ئەم خەباتە بۆ ئەگەر ئێمە شۆڕشمان نەکردای ڕەنگ بە 8,000 بەرزانیمان تیانە چوایە ڕەنگ بە کیماباران نەکراینێ 182,000 ئەنفالمان نەکرایە ئێ تۆ هەموو ئەمانەت کردووی سەژەڵی دەوڵەتم ناوێ ئێ تۆ چیتەوێ ئێ بۆ خەباتە کردووی تر وانە بۆی ئەوانە تێنەگەشتون لە سیاست تەنانەت لە مەهامی حیزبەکەی خۆشیان تێنەگەشتون بەڵام مامۆستا سەرنجام بەشی لەمانە توانیوانە ڕای گشتی بەلارڕێ بەرنەوە خەڵک چاواشە بکەن و ڕەنگ هەندێک جاریش سەرکەوتوو بێتن لەوەی کە بەشێک لە خەڵک بەلارڕێ بن بۆ نمونە
لەماوەی ئەو فترە زەمەنیە کە بۆ منە دوای ڕوخانی حکوومەت عێراقی کە عێراق ئەگەرچی لە سەرەتایە کە لە زۆعفا بوو لە لاوازیا بوو مافی خەڵکی کوردستانی تا ڕادێ سەلماند بوو لە دەستورە ئاماژەی ڕوون هەیە بە مافەکانی خەڵکی کوردستان بە جێبەجێکردنی مادی 140 بەڵام دەنگێکە بوو لە کوردستان کۆمەڵێک حیزبەکە هەبوون بەشێ لە ڕاگەیاندنەکان کە ڕاگەیاندنی زۆرجار خۆشیانیانێ بخۆیان بڵێن ئەهلی و بێلایەن و ئازادوانە ئەم ڕاگەیاندنانە ئەم هێزانە ئەم حیزبە سیاسیانە وهایم پیشانەیە کە ئەو کێشانەی کە بارزانی هەیەی لەگەڵ بەغدا کە ئەو کات بارزانی سەرۆکیەرێمی کوردستان و کێشەکان شخصین بۆ نمونە کێشەکانی بارزانی لەگەڵ جعفەری کێشەکانی بارزانی لەگەڵ مالکی کێشەکانی بارزانی لەگەڵ عەبادی ینی لە ڕاستیە ئەو بارزانی یەک کێشەی شخصی هەیە لەگەڵ ئەوانە یان ئەوەیە کە لە ڕاستیە مافێکی مافی خەڵکی کوردستانە مافی چارەنووسە مافی گەڕانەوەی ناوچە جێناکۆکەکان و جێ ناوچانەیە کە کوردستانین و ئەوان بە زۆر داگیریان کردووە یان ئەوەیە کە لە ڕاستیە بارزانی کێشەی شخصی هەیە. زۆر باشە ئەزانی کاک سەربەستیانی لە ڕاستیە با ئێمە تۆزێک واقعی بین باشە بەرزانی ئەم ڕیفراندۆمی بکردایە باش بوو بۆ حاڵی خۆی بۆ ئۆکڵێن بۆ بنەماڵەکەی خۆی بۆ حیزبەکەی خۆی باش بوو یان نەیکردایە لەسەر ئاسی ناوخوا ئەیانوت میکە لەسەر ئاسی هەرێمایەتیە پیانوت میکە لەسەر ئاسی نێودەوڵەتی ئەیانوت میکە لە کاتێک ئەم هەروتی ئەیکەم ئەگەر نەیکردایە دڵنیا بە یعنی وەکڵێ ڕنگ بێ ئەوترێ پۆستی سەرۆکی هەرێم لەسەر ئەوە بە کە ڕیفراندۆمی کردووە لەسەر ئەو لە دەستی داوە زۆر باشە من وەک عەرزم کردی پیاوێک کە یێتە پێشەوەڵێ من داوای ئەم مافاکەم بۆ نەتەوەی کورد بۆ گەلی کورد معناوی ئەم پیاوە خۆیەکە بە سۆپەر و قەڵغان و لە پێشی من ڕۆژ شەڕەکە دەی من بۆ پشتگیری لێ نەکەم ئەزانی ینی جیاوازیەکی کە ئێمە هەمانە لەگەڵ نەتەوەکانی ترا ئەوەیە کە وەک بیرمەندەکان ئەڵێن من ئەزانم حەسادەت غەریزەیەکی ڕەسەنە لە تەبیعەتی ئادەمی زادە حەسادەت لە فیترەتی ئەمە هەیە ئینسان حەسوودە بەڵام سیرێکی کاتێک کە ئەگاتە مەسەلەیەک مەسەلەی بەرژەوەندی من و جەنابتە بۆ نمونە من ئەگەر لە دەروی ئەم ستۆدیۆ بم ئاسایی ئەگەر بڵێم کەسێکی خراپم کەسێکی ینی وەکەڵێ ڕۆحێکی شەڕانگێزیم هەبێ ڕقێکم لە کاک سەربەست هەبێ ئاسایی حەزکەم ستۆدیۆکە بڕوخێ بەسەرتا بەڵام کاتێکە خۆم لە ناو ستۆدیۆکەم چۆن نەبێ حەزکەم ئەم ستۆدیۆ بڕوخێ چکە من خۆمی تیام بەر لە هەموو کەس خۆمی تیاچم بۆیە مەسئلەی نەتەوایەتی مەسئلەی بەرەو دەوڵەت بوون من پەیوەندی بە چارەنووسی خۆمەوە هەیە باوەڕەکەی جوولەکەکان کاتێکە مناحم بێگین ئەو پیاوەی کە ڕێکخراوێکی هەبوو ڕێکخراوێکی تەنانەت نەک لە دەرەوە لەسەر ئاسی ناوخۆی جوولەکەش بە تیرۆریسیان دانا داوت بن گۆریۆن ئەسڵەن ئامادە نەبوو دانیشتنی لەگەڵ لەسەر مێزێک لەگەڵی دانیشێ سێ مناڵی هەبوو هەر سێ مناڵەکەم بە تەسکەرەی تەزویر ناومان تەسکەرەمان وەدەرێنا بەڵام کاتێک کە ئەزانی داوت بن گۆریۆن نیەتی دەوڵەتی هەیە ئەوێ دەوڵەتەکە ڕاگەیەنێ خۆی جوابی بۆ نێرێ ئەڵێ ئێمە وەکو ڕێکخراو پشتگیریتین لەگە سەرباریەوەش کە لەگەڵی دانەنیشت و ئامادە نەبووە دانی پیابنێ وەکو کەسێکی جوولەکە ئەم خۆی جوابی وەڵامی بۆ نێرێ تەنانەت ئەڵێ بە نهێنیش دانیشتم لەگەڵ نوێنەرەکەیە لە ژوورێکی تاریکشە دەموچاویشم بە دەرەوە نەبوو بە جگەرە کە جگەرەیە کێشان نوێنەرەکەم زانی دەموچاوی لەکوێوەیە چونکە من ئەوە نەشارەوە بم لە وڵات بەڵام کاتێک کە ئەزانی داوت بن گۆریۆن نیەتی دەوڵەتی هەیە بە هەموو شێوازێک پشتگیری لێکا ئێمە ئەوانەی کە هەموو جەنابەت ئاماژەت پێدا کە بەرزانی کێشەی شخصی هەیە من نتوانم بڵێم وەکڵێ من ڕاستە محامیم بەڵام محامی بەرزانی نیم بەس دڵنیا بە بارزانی ئەگەر بیویستایە زەمانەتی مانەوەی خۆی و کوڕ و برا و خانەوادە و حیزبەکەی بکە بۆ ئەوە باشتر بۆ ڕیفراندۆمی نەکردایە بۆ ئەوە باشتر بوو ئەسڵەن ئەو پەیامە قورسەی هەڵنەگرتایە کۆماری ئیسلامی ئێرانی لە خۆی نەڕەنجانەیە دەوڵەتی تورکیا لە خۆی نەڕەنجانەیە بەڵام کاتێک کە تۆ کۆمەلگای نێودەوڵەتی وەکەڵێ وەک عەرزم کردی خاوەن بەڵێن و پەیمانی خۆیان نییە کاتێک کە وڵاتانی هەرێمایەتی ئامادە نیە تۆ ئینسانێک لەگەڵیان بژیت چارەسەری تۆ چی عێراق چارێ بۆ ناکە بۆی ئەگەر یعنی باوەڕ بکە من تعسوبی حیزبایەتیم نییە بەس یعنی ئەگەر لە هەموو ژیانی بارزانی هەتا ئەم دەقە کە تەمەنی 79 ساڵە لە من بپرسن بارزانی چی شێکی کردو زۆر جوان بێ من نزانم لە ماوەی 26 ساڵی حکومڕانی خۆمان ئێمە حکومێکی ڕەشید ناڵێ نیوە ڕەشیدمان پێشکەش نەکردووە بەڵام یعنی ڕاستی ئەوەی کە من شانازی پێوە بکەم ئەگەر پۆستی سەرۆکی هەرێمی لەسەر دانابووی ئەگەر حیزبەکەشی لەسەر دانێ جوانترین موقیفی بەلای منەوە ئەوە بوو کاتێک کەوتی کۆمەلگای نێودەوڵەتی مادام ئێمە شەڕی داعشمان کردووە مادام ئێمە تا بینەقاقامان لە خوێنی شەیدەکانمان سوور بووە کاتێک کە کۆمەلگای نێودەوڵەتی ڕاست ناکا لەگەڵمانە بەڵێن نابەنە سەر بەرزانی داوای چیە تەنها ئەیوت ئێوە یەک بەڵێن نامە بدەن بە من یەک وەرەقەی کە مەزدەری ڕئیسی بێ چونکە لە بیری نەچێت نوام چۆمسکی و زۆرێک لەوانە ئەڵێن ئەمریکا تەنها تەعامل لەگەڵ وەسیقاکە وەسیقەیەکە معتەمید بێ بەرزانی تەنها یەک وەسیقە بدەن بە ئێمە بە هەرێمی کوردستان ئێمە ڕیفراندۆمەکەمان ناکەین ئێمە دەوڵەتیشمان ناوێ بەس زەمانەتێکمان بنێ باشە کاتێک کە تۆ کۆمەلگای نێودەوڵەتی ئامادە نیە زەمانەتێک بباتێ کاتێک کە ئامادە نیە وەسیقەیەک بباتێ کاتێک کە ئامادە نیە بچووکترین پەیمانە بداتێ بۆیە جوانترین موقیفی بەرزانی بەلای منەوە بوو کەوتی دەوڵە حسابی ئەویان بۆ ناکەم
چونکە 100 ساڵە ئێمە حسابیان بۆکەین ئێمە وەکەڵی ئەوانمان بە ئەشرف داناوە ئەوانمان بە سەردار داناوە خۆمان بە کۆی لە داناوە ئێمە ئەڵێن ئەگەر دڵی ئەوروپانە ڕەنجێنین ئێمە زۆر باشە بێ بۆ ئێمە ئەگەر وەکەڵێ مراعاتی دڵی ئەمریکیەکان کەین بۆ ئێمە زۆر باشە بێ ئەمریکیەکان هەر لە سنووری خواری حەمرین و ڕۆژانە چەندیان لێ ئەکوژرا بەڵام لای ئێمە زۆر بە ئاسایی بە ناوبازارە ئەڕۆن گوڵباران نەکرێن وەفای ئەوان چی بوو بەرامبەر بە ئێمە کاتێک کە تۆ کۆمەڵگای نێودەوڵەتی ئاوان نایەتە پێشەوە لەگەڵ تا بۆیە باشترین نقطەی قۆدەوەی کە تۆ بگەڕێتەوە بۆ دەنگی خەڵکی خۆت وەک عەرزم کردی ئەم هەنگاوی بەرزانی ئەگەر سەرکەوتوو نەبوو بێ بە هەمان شێوە هەنگاوەکەی ئەردۆغان سەرکەوتوو نەبووە بەرامبەر بەوەی کە وتی لەگەڵ رووسیا دانانیشم زۆر باشە هەنگاوەکەی سەرۆک ترامپ و سەرۆکی کۆریا سەرکەوتوو نەبوو کە سوکایەتیان بە یەکە کرد چونکە زانن پێویستیان بە یەکە زۆر نمونەی تری وام لایە باشە بۆ ئێمە بەرزانی جیاب بکەینەوە بە تەنها بین لە سوکایەتی پێ بکەین لە کەناڵە عەرەبیەکانەوە لە کەناڵەکانی ترەوە کە ئێمە سوکایەتی بەم پیاوە بکەین بۆیە بەداخەوە ئێڵێمەوە حەسادەتێکی ناشەریفانەیە طبعا هەر بۆ بە چاوڕوونی جەناب و بینەران دوو جۆر هەیە شتێکی پێڵێن حەسادەت چییە من کاک سەربەز من میە بینم لە پێشی خۆمەوەیە بەڵام من هەوڵ نادەم خۆم بەرمەڕیزی ئەو بەڵکو هەوڵەدەم ئەوە شکێنم دوو لە جەنابەت دێنمە ڕێگای خۆم شوێنی خۆم بەڵێن با لە تەنیشتی من بێ بەڵام شتێکی ترەیە لە زمانی عەرەبیە پێڵێن غیبتە چییە من کاک سەربەستە بینم لە پێشی خۆمەوەیە بەڵام هەوڵەدەم منی لێرە دانانیشم منیشم بۆ پێشەوە بۆ ئەوەکە بۆ من نایکەم باشە پرسیارە سەرەکیەکە ئەوەی کە بارزانیەکە بۆ حیزبەکانی تریش نایکەن بۆ وەک مناحم بگن بەر لە بارزانی ئەعلانیەکەم بڵێن کاکە ئێمە دەوڵەت ڕاگەیەنین با ئەو شەرەفەی پێ نەبڕێ بڵێ وەڵام من ڕیفراندۆم کردووە بۆ یەکسەکە ئەلێرەیە ڕاستە مەوسا سەرباریەوەی کە کێشەی زۆر دروستکە ئەستەنگی زۆر دروستکە وەکو جەنابەت باست کە ڕیفراندۆم ئەنجام درراوە بە سەرکەوتووی تێپەڕی ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر بەهۆی ئەوەی کە لە نێو ماڵی کورد و لە نێو هێزێکی سیاسیە ئەو خەوش و کەم و کوڕی و پەرتەوازەی کە هەبوو کاریگەری کردە سەر دۆزەکەش بەگشتی وە جۆرێک لە داخشانی دروست کە جۆرێک لە کەوتن و جۆرێک لە پاشەقشە هاتەکایەوە بەڵام لەو ماوەی ڕابردووە بە تایبەتیەکە تەماشا بکەی لە کۆتایی 2010 و سەرای 2019 دووبارە پەرسەندن و چوونە پێشەوەیکی زۆر باشەیە بینیمان لە کۆتایی ساڵە ڕێکپێری وەزیری وزی ئەمریکا هاتە هەولێر و سەرۆک بارزانی بینی و دووبارە ئومێدێکی زۆر هەبوو لە قسەکانی لەو تەستیحانەی کە پێشکەشی کرد پاشان بینیمان کە وەزیری دەروی ئەمریکایەت و وەزیری دەروی فەڕەنسایەت بەدوایە لە سەراستی هەرێمی وەزیری دەروی ئێران کە بەڕێزە داماژت پێکرد هات چاوەڕوان نەکرێت دووبارە کۆمەڵێک سەر وەزیران و وەزیر و کاربەدەستتر بێتەوە هەولێر و بە هەمان شێوە هەرێمیش بچێتە دەوڵەتان و پەیوەندیەکان بەرەو باشتر بچێت خوێندنەوە چیە بۆ ئەوەی کە هەرێمی کوردستان بەتایبەت کە ئێستا لە سەروبەری پێشێنانی کابینەی نوێ حکومەت هەرێمی کوردستانە بتوانێت دووبارە ئەو هەژمونە ئەو پێگە بەهێزەی لە سەردەمی ڕیفراندۆمەی بوو دووبارە بتوانێت بۆ بگەڕێتەوە ئەزانی کاک سەربەز من لە 16 ئۆکتۆبەر زۆرێک لەو ئەوانەی کە لە ئەعلام قسەیانە کرد ڕاستی نەئەچوونە سەر ئەعلام چونکە وەکەڵی ناومێدێک تووشی خەڵک بوو بەڵام من تەلەفۆنیان بۆمە کرد کە یەکێک بووم لەوانەی زۆر پێداگر بووم لەسەر کارکردن بۆ بەڵێ نەک دەنگ بە بەڵێدان ئەمەیان جیایە من کارمە کرد ینی کۆڕ مەگەر سیمینار مەگەر لە رادیۆ لە تەلەڤیزیۆن لە نووسین و لە بیستن و لە بینینەوە کارم بۆ کرد کاتێکیش کە سەرکەوتوو نەبوو تەلەڤیزیۆنەکان وەکڵێ کاتێککە پەیوەندیان پێمەوە کرد خۆم لێ نەشاردەوە ڕۆشتمە سەر تەلەڤیزیۆن وتیان ئێمە لە 150 خاکی هەرێمی کوردستانمان لە دەستداوە وتم بەڵێزانم هەر زۆر ئاساییە بەلای من من خەفەت بەوە ناخۆم لە 150 خاکی هەرێممان لە دەستداوە چونکە من دڵنیام ئەم قسەی من هەڵگرن بۆ مێژوو دڵنیام و یەقینم هەیە ڕۆژێک لە ڕۆژان ئەو لە 150 دیسانەکەوێتەوە دەستمان بەڵام من خەفەت بۆ ئەو خۆم کە نەزانین ئیداری ئەم هەرێمە بدەین کە نەزانین وەکڵ حکومێکی ڕەشید پێشکەش بکەین کە تۆوی یعنی ئینتیمای بە دەوڵەت بوون لای تاکی کوردی نەچێنین خەفەتەکە لەوەیە بۆیە زۆر ئاسایی ئەوەی جەناب دەڵێ من بە هەموو قەناعەتی خۆمەوەڵێم هەرێمی کوردستان سوپاس بخوا ئێمە لە قۆناغێکە ئەوەی کە بەسەر ئێمە هات کێشەکانمان کێشەی لۆکاڵی بوو مەحەلی بوو خەڵک پێی نەئازانین دۆستەکان ئێمە پێی نەئازانین تەنانەت نەیارەکانیشمان زۆر جار خامۆشیان نەکرد و کەس نەیەزانی بەڵام کێشەی کورد لەوە دەرچووە کە مەحەلی بێیستە بۆ بە کێشەیەکی گلۆباڵی لە لۆکاڵی دەرچووە ئەوەی کە جەناب ئاماژەت پێدا هەر بۆ من سەیری کوردانی سووریا بکە کاتێک کە سەرۆک ترامپ بڕیارەدا هێزەکانی بکشێتەوە هەر لەگەڵ ئەوەشا بڕیارەدا کە بە هیچ شێوەیەک ئێمە دەستبەردانی دۆستەکانی خۆمان نابین کە من جێگای ئومێدە من ئومێدم پێ هەیە هەموو خەڵکی ئێمە ئومێدی پێ هەیە بۆیە یعنی ئەمە کێشەی ئێمە لە قۆناغی ڕۆشتە قۆناغێکی تر ئەیکە ئەمە سوپاسی ئەوێ لە ڕاستیە ئەمە ینی کارکردنی ئەوێ بۆیە من تەنها مەبەستم ئەوەیە ینی ئێمە دەرفەتی ترمان بۆ ڕێک ئەکەوێتەوە سەرۆکایەتی ئەم هەرێمی کوردستانی ئێمە من دڵنیام وەک جەناب دامەژت پێدا چەند وەفتی بیانی دێنەوە ئەم وڵاتە چەند فرسەتی ترمان بۆ ڕێکەکەوێتەوە بەڵام گرنگەوەی ئەم فرسەتانە لە دەست نەدەین تۆ تەسەورەکە یعنی من بە بۆچی من زۆرجار گرەی لە ڕاگەیان کارەکانەکەم لە ڕاگەیاندنەکەم لە سەردەمێک ئەگەر مامۆستایانی قۆناغی سەرەتایی بیان توانایە
ئاڕاستەی مناڵ بکەن مناڵ پەروەردە بکەن لە سەردەمێکی ترا مامۆسایانی زانکۆ بیان توانێت ئاڕاستی کۆمەلگا بکەن بیان تا گۆڕانکاری دروستکەن لە کۆمەلگا لە سەردەمێکی ترا مامۆسایانی ئاینی بەبێ جیاوازی حیزب بچووک هەمووی بەدەستنوێ ڕۆژێ لە خزمەتێ دانیشێ ئەمانیان توانی شەقام بجوڵێنن بەڵام ئیستا زۆر جیاوازە یعنی ئیستا سەردەمی میدیایە سەردەمی سۆشیال میدیایە لە میدیاوە تۆ ئەتوانی ئاڕاستی کۆمەلگا بکەیت کاتێک کە تۆ لە میدیاوە احترامەن لە ڕووی میدیاکەی جەنابەت و ئەوەی کە نیەتی خێری هەیە ژەهرە ڕژێنی چاوەڕوانی چیەکەی یعنی وەک یەکێک لە خەبیرەکانی کۆمپیوتەر ئەڵێ کاتێک کە تۆ زبڵی تێفرەدەی زبڵ دێتە دەرەوە لە میدیای ئێمە لەگەڵ ڕێزم هەنێک جار زبڵ فرەدێتە دەرەوە تۆ تەسەورەکەی لە میدیای ئێمەوە من ناڵێم سەرکردایەتی سیاسی کورد هەڵەیان نییە قەت ئەسڵەن کەس معسووم نییە کەس مەلایکە نییە بەڵام بۆ میلەتانی تر بۆ میدیاکانی تر سوکایەتی بە سەرکردەکانی خۆیان ناکەن ئێمە بۆ ئەیکەین یعنی تۆ تەسەورەکەیت لە سەردەمی هاری ترومان و وایزمانە کە سەرۆکی ئەمریکا وەزیری بەرگری بوون چی کرا لە کۆمەلگای نێودەوڵەتیە دوو قومبەلە درا دوو بۆمبی ئەتۆمی درا لە هیرۆشیما و ناکازاکی خاپوور بوون تا ئێسش تۆ جەنابەت هەر کەسێکی تر کە گوێی لە دەنگ و ڕێنگی ئەمەیە بینی ڕۆژنامە نووسێک سیاسەت مەدارێک بێتە سەر تەلەڤیزیۆن و سوکایەتی بە هاری ترومان بکە ڕاگەیاندنی وڵاتان نایە سوکایەتی بە سەرۆکی خۆی بکە بە تەنانەت وەزیری بەرگریەکەی بکە چەندین هەزار کەسی کرد بە قوربانی لە یەک چرکە ساتە لە سەردەمی ستالینە چی نەکرا لە ڕووسیا کامە کەناڵی ڕاگەیاندن هاتۆ سوکایەتی پێ بکات لە سەردەمی هیتلەرە چی نەکردێنی هیتلەر و قەسابخانەی کە دروست کردو ئیسەشی پێوی ئەڵمانیەکان نایەن سوکایەتی پێ بکەن لە ڕاگەیاندنەکانەوە باشە من ینی خۆمە پرسیارێکی جدیە باشە ئەم سەرکردە سیاسیانەی ئێمە لە هاری ترومان و لە وایزمان و لە هیتلەر و لە مۆسۆلۆنی و لە هەموو ئەمانە خوێن ڕێشترن لە هەموو ئەمانە خراپترن بەڵام ئایا لەمانە خراپترن بۆ ئەوان سوکایەتی بە خەڵکی خۆیان ناکەن بۆ ئێمە سوکایەتیان پێ بکەین بۆیە بەداخەوە ئەو تۆوی ژەهرە کە ئەڕژەیە کاریگەری لەسەر مناڵەکان هەیە لەسەر نەوەکان هەیە بۆیە جەنابەت پێت سیر نەبێ کە خەڵکێکەیە ئینتیمای نییە ئەوە ڕاگەیاندنە ئاراستەی خەڵکەکە کاتێک کە خەڵک خوێنەر نەبوو یعنی وەکەڵێ ئەهلی کتێب نەبوو ئەهلی تەلەڤیزیۆنای تەلەڤیزیۆن لەگەڵ ڕێزم بۆ سەرگەرمکردنە بۆ بیرکردنەوە نییە سیرەکەی زۆر کەس خوێنەر نییە ئەوەی کە خوێنەرە تااقەتی کاتی نییە بەڵام هەمومان تااقەتی تەلەڤیزیۆنمان هەیە هەمومان کاتی تەلەڤیزیۆنمان هەیە هەریش نەبێت لە کاتی نان خواردنە لە کاتی میوانیە دانیشن بە دیاریەوە ئەم ڕاگەیاندنە کاتێک کە ژەهر بڕێژێ ئەو بۆ یاڵێن زامی ڕاگەیاندن زامی قسە لە زامی گولە ئاسانترە چونکە گولەیەک ڕەنگ بە یەک کەس ببڕێ یا دوو کەسە بڕێ بەڵام قسەکردن چەند کەسا بڕێ ڕەنگ بە قسەیەک لە کەناڵێکی ڕاگەیاندنەوە ئەکرێ دەوڵەتێک ناچارجاری وەگەڵی عوزرخوایی بۆ هێنێتەوە داوای لێبوردنی لێەکە مامۆستا دەست خۆش بێ کاتی بەرنامەکەی بە کۆتایی هاو سوپاس بۆ ئامادەبوونی جەنابەت دوا بۆ هەموو ئەو شیکردنەوە و ڕافەکردنەی کە پێشکەشی ئێمەت کرد دووبارە سوپاس بۆ ئامادەبوون لە بەرنامەی ڕافە ئازیزان بەم جۆراتی نەکۆتایی بەرنامەکە و تا دیدار بەخواتان ئەسپێرین و خواتان لەگەڵ بێ